بەڵێ بەردەوامی ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دوم بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەم لە ستۆدیۆ ئەەکەم. ئیرادە و متمانە و بڕوا بەخۆبوون جەوهەری سەرکەوتنی هەموو کەسێکە کە لە هەر بوارێکدا هەوڵ بدات. خاتونێکی ئەزیز، خاتونێک لە شاری سلێمانی کە جێی شانازی هەمومانە لە دەرەوەی وڵات لە دوو زانکۆی جیاواز ئەخوێنێ بۆ دوو بڕوانامەی دکتۆرا کە ئەمە هەڵبەت وەک باسم کرد متمانە و ئیرادە سووربوون جەوهەری ئەوەیە کە مرۆڤەکان سەرکەوتن بەدەستبێنن. بە سوپاسەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری خات و ئاوان حەسەرمان کردووە. خات و ئاوان بەیانیت باش، سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس. خات و ئاوان با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین، چۆن دەرفەتی خوێندنت بۆ دروست بوو لە دەرەوە؟ من بە حکمیەوەی کە لێرە دوای ئەوەی کە خوێندنم تەواو کرد جامعە ڕۆژمە دەرەوە لەوێ ئەژیم، لەوێ خوێندم، ئیشم کرد و هەوڵمدا چەند جارێک و دوجار قبوڵیان کردم و وەریان گرتم. لەوێ بووم بە خوێندکاری نێودەوڵەتی جیهانی دکتۆرا لە هەردوو لە جامعەی دوورام لە بەشی ئینگلاند، بەشی باکووری ڕۆژهەڵاتی بەریتانیا و جامعەی ئەملۆن لە وڵاتی فەڕەنسا. بەڵێ خات و ئاوان وەک باسمان کرد و خۆشت باست کرد لە دوو زانکۆی جیاواز سەرقاڵی بڕوانامەی خوێندنی بڕوانامەی دکتۆرای. بەڵێ ئەمە بۆ تۆ قورس نییە لێ کاتە یاخود میکانیزمی خوێندنت لەو دوو زانکۆیە چۆن ئەگەر بۆمان باس بکەیت؟ چۆنە پرۆگرامەکە لە نێوان هەردوو جامعەکەیە بە هاوبەش ئەوترێتەوە. یعنی من تەقدیمم کرد لە جامعەی دوورام لەگەڵ ئەو جامعەی ترا هاوبەشن، وانەکان بە هاوبەشی ئەوترێتەوە، وانەکان بە شێوەی وانەبێژی لە پۆلە هەنێکی لە بینی هەردوو جامعەکە ئەوترێتەوە و لە هەمان کاتیشا بە شێوەی کاری جێبەجێکردن وەکو توێژەرەوەیەک بە شێوەیەکی قوڵ ئەندامانی هەردوو قوتابخانەکە هەردوو جامعەکە یارمەتیمانەدەن، ڕێنماییمانەکەن بۆ ئەوەی بتوانین ئەو توێژینەوانەی کە ئەیکەین یارمەتیمان من تا بە شێوەیەکی قوڵ و جوان ڕێک و پێک بڕوات. هەردوو جامعەکە بە شێوەیەکی هاوبەش کارەکەن، وانەکان دابەش کراوە و هەردوو جامعەکەش ئەندامی خۆیانیان هەیە. من لەلایەن هەردوو جامعەکەوە هەردوو جامعەکە ئەندامیان هەیە کە ڕێنمایی کارەکانی منەکات، یارمەتی دەرما و ڕێگە پیشان دەرما. بەڵێ خات و ئاوان بەڕێستان بۆ خوێندن چوونە دەرەوەی وڵات یاخود ئێستا هەر لەوێ؟ نەخێر، من لەوێ ئەژیم، بەڵێ ماڵ و مناڵم لەوەیە. لەوێشەوە ئەو جامعەی کە تەقدیمم کردەوە توانم بڵێم دوور نییە لێمەوە. ئەلحەمدولیلا بە خۆشحاڵیەوە وەریان گرتم، وەکو کچێکی کورد لەوێ ئەخوێنم و خەریکی بواری خوێندن و ئیشکردنیشم لەگەڵیا. بەڵێ خات و ئاوان ئەمێ پرسم ئێوانەکان پراکتیکە یاخود پراکتیک و تیۆریە بە هەردوو؟ پراکتیک و تیۆریە بە شێوەی وانەبێژی و بە شێوەی توێژینەوەکی قوڵ ئەخوێنرێت. بەڵێ لە هەردوو ڕۆکەوەیە. ئەو زانکۆی فەڕەنسا هەر بە زمانی ئینگلیزی لێبەش ئەخوێنیت، ینی گرفتی بۆ دروست نەکردووی؟ نەخێر، هەر خۆیان دوای وەری ئەگەڕن ئەو معلومات و داتا و توێژینەوانی کە بۆیانەکەم خۆیان دوای ئەیگۆڕن بۆ لوغەی خۆیان. بەڵێ خات و ئاوان ئێستا لە چ قۆناغێکی نامەی دکتۆراکەتی هەڵبەت لە هەردوو زانکۆکەمە بەستم؟ بەڵێ لە قۆناغێکی باشام، بەڵام بەپێی ئەو کارانی ئەو توێژینەوانی کە ئەیکەین هێواش هێواش بەرەو پێشەوە ئەڕوات. بەڵێ ئینشاڵڵا دوای ئەوەی هەردوو بڕوانامەکەت بەدەستێنا تێزی دکتۆرا لە فەڕەنسا و لە بەریتانیا بەنیازنیت بگەڕیتەوە جارێککە بۆ کوردستان یاخود ئەو ئەزمونە ئەکادیمی کە لە بەریتانیا و فەڕەنسا بەدەستێنیت لە زانکۆکانی کوردستانیش بیخیتە ڕوو یاخود خزمەت بە زانکۆکانی کوردستان بکەیت، هەرچەنە ئەبێ بڵین ئەمە پلانێکی دوورمەودایە، بەڵام وەکو دوای خۆت ئینشاڵڵا بەتەمام ئەوە یەکێک لە پلانەکانم، ئەوە هەدەفێکی گەورەی منە. ئینشاڵڵا بتوانم ڕۆژێک بێت بێمەوە بۆ شارەکەم وڵاتەکەم ئەوەی کە فێر بووم لەوێ بیکێنم بە خوێنکاران و قوتابیانی ئێرە و یارمەتی وڵاتەکەم و شارەکەم بەم لە ڕووی بەڕێوەبردن و گەشە پێدانەوە بە شێوەیەکی باش و ئاوەدان بێتەوە ئینشاءڵڵا. بەڵێ ئاڤان خانە پرسم
قورس نییە ژیانی هاوسەری تەبێت و لە لایەکی کەش و ماشەڵا لە دوو زانکۆی جیاواز بخوێنیت لە دەرەوەی وڵاتیش چۆن توانیتە ئەو هاوسەنجە ڕاگریت بە حکمەوەی کە مناڵەکانم لە مەکتەبن بەڵێ ئاسەنجەکان بە حکمەوەی کە مناڵەکانم ڕۆشتونەتە مەکتەب و دەوام و مەکتەبی خۆیان هەیە ئەوانیش من لە هەمان کاتیشە ئیشەکەم هەفتەی 2 ڕۆژ ئیشەکەم و 2 ڕۆژ و نیویش لە جامعە ئەخوێنم ئیشی ڕۆژانی خۆت ئیشی وەکو ئەکاونتان وەکو ژمێریار لەوێ ئیشەکەم ڕاهاتوم هەوڵەدەم هەوڵدانە ئەگەر تۆ هەردانیشیت و هیچ نەکەی هیچ وەگاماژەم پێ ئیرادە و ئیرادە بەخۆبوون خۆم ئەوە عنی پلان و ژیانی خۆم ئەوە یەکێکە لە هیوایەتەکانم خوێندن و بەرەو پێشچوون و من لێرەش هەر جامعەم تاوا کردووە و لەوێش ئەو دایکانێکی خۆتە ئاوانخان ئەوەی کە لێرە تاوت من لێرە ئامار و کۆمپیوتەرم خوێندووە لەوێش کە ڕۆژمەوە ئامارم خوێندەوە جارێکی تر دوای ئەوە ژمێریاریم خوێند دوای ئەوە لە بەشی وەکو بەڕێوەبردن ئیشم کرد پاشان تەقدیمی دکتۆرام کرد ئەتوان بڵێم ئەمە دووەم جار بوو کە وەریان گرتم کۆڵم نەدا هەر بەردەوام بووم کە وەریان گرتم ینی شتێکی خۆش بوو بۆ من ئەلحەمدولیلا بەڵام ئەوەش بوو کە خۆم هەر چاوەڕێمە کرد کە ڕۆژە لە ڕۆژان بگەم بۆ پلەیە بەڵێ یەکێک بوو لە خەونە گەورەکانم مانەوەشم لەوێ لە وڵاتی بەریتانیا لەو غەریبیە تەنها لە بەروی کە بتوانم ڕۆژە لە ڕۆژان شەهادەیەک بڕوانامەیەکی چاک و باش بتوانم وەرگرم و بگەڕێمە وڵاتی خۆم و شاری خۆم و کارێکی باش شتێکی باشم پێ بێت کە پێشکەشی وڵاتەکەمی کە ئاوانخان پێشبینەکەی من ڕازدەچوو ینی ئیشەڵا دوای وەرگرتنی بڕوانامەی دکتۆرا هەر دوزانکۆکە ئەو پلانەت هەیە بگەڕێیتەوە کوردستان و ئەزمونەکانی خۆت پێشکەشی زانکۆکانی هەرێمی کوردستان پێشکەشی کەم و ئیشیشی تاکەم ئینشاءالله لە ڕووی گەشەپێدان و ئاوادانکردنەوە و بەڕێوەبردنەوە بەڵێ ئێمە هیوای سەرکەوتنە بۆ خوازین ئاوانخان بە شێوێکی گشتی ئەو گرفتانە چین کە ڕوبەڕووی خوێندکارانی کورد ئەبنەوە لە زانکۆکانی ئەوروپا هەڵبەت کێشەکان زۆرە بەڵام ئەگەر فۆکەس بکەیتە سەر گرفتە سەرێکیەکان بەڵێ من وەکو خۆم کە یەکەم جار تەقدیمم کرد لە بەروی خوێندن لێ بە تایبەتی کە وەکو جیهانی نێودەوڵەتی تەقدیمەکەیت پێشبڕکێیەکی گەورە هەیە لەبەروی هەموو قوتابیانی کەش خوێندکارانی کەش لە هەموو وڵاتانی کەوە تەقدیمەکەن داوا ئەکەن وەکو کوردەکان لەوێ هەندێک جار مشکلەی لوغا هەندێک جار مشکلی ئەو خبرەیان نییە زمان گرفتی سەرەکیە بەڵێ لەگەڵەوەش داوای ئەوان خبرە ئەکەن لەو بوارە تا چەندێک ئیشت کردووە چەندێک بە توانای خۆت ئەتوانیت بەردەوام بیت لەو ئیشە و نقطەیەکی کەش ئەوەی هەندێک جار ئەو کوردانی کە لەوێن لە کوڕان لە کچان بەهۆی ئەوەی کاتێکی کەمیان هەیە ناتوانن لە خوێندن بەردەوام بن مەشغوڵە بن بە کاری وەکو ڕۆژانەی ئیشکردن و مناڵ و ماڵ و کە ڕوبەری خوێندکارانە بە ژیانی ڕۆژانە و خوێندنیش لە هەمان ژیانی ڕۆژانە و خوێنیش لە هەمان کاتە بەڵام من لەو بڕوایم ئەگەر بتەوێت و هەوڵ بیت خوێندن لەوێ خۆشە یارمەتی دەدەن من وەختی خۆی کە ڕۆشتم بۆ ئەوێ ئەوە داوان لێ کردم هیوایەتت چیانی ئەتەوێت ڕۆژ لە ڕۆژان ببی بەچی کە پێشکەشم کە پێم وتن ئەمێ ڕۆژە ڕۆژانۆکو خوێندکارێک بتوانم بخوێنم بڕوانامەیەکی باشم هەبێت بە شێوەیەکی ئەکادمی پیشەیی بتوانم ئیشکەم پێیان خۆش بوو یارمەتیان نام ینی بە شێوەیەکی باش و جوان یارمەتیان نام و یەکێکیشم لەو خوێندکارانەی لەوێ کە حکوومەتی هەردوو وڵاتەکە کە هەردوو جامعەکە هەردوو قوتابخانەکە داشکانێکی باشیان لە بۆ دوو تەلەبە کردیان بۆ دوو خوێندکار وەکو داشکانێکی باش لە کرێی خوێندنەکەمیان بۆیان کردوم لەبەرەوەی ئەو مەشروعانەی ئەو توێژینەوانەی کە بۆم کردن وە ئەو دیسکاونتە کاریگەری هەبوو بەڵێ بۆ من کاریگەری هەبوو و خۆشیش بوو چکەیەک بووم لەو تەلەبە باشانەی کە ئەو داشکان نەم بۆ کرا لە کرێی خوێندنەکەمە بەڵێ خات و ئاوانێ مار باسی گرفتەکانەکەین پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە تا چەند گرنگە حکوومەت یاریە مەڵبەت پێشتر بەرنامەی تواناسازیە بوو بەڵام بۆ هۆی قەیرانی دارایی کە بەرەو چەرێمی کوردستانی گرتەوە بەرنامەکە ڕاگیرە پرسیارەکەم ئەوەیە تا چەند گرنگە ئەم
پرۆژە یاخود ئەم پلانە سەر لە نوێ کارا بکرێتەوە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای هەرێم و ئەگەر لە ساڵی داهاتووش بێ یاخود لە داهاتووشی نزیک بێت ئەمە تا چەند گرێگە گرفتی خوێندکاران چارەسەرەکە بۆی کە بچنە دەرەوە درێژە بە خوێندەمە چ ماستەر بێت چ دکتۆرا بێت. بەڵێ هەتا بڵی گرنگە چونکە چەنەها خوێنکاری بەتوانامان هەیە کە ئەوێ بخوێنێت لەوێ بەڵام لە بەروکری خوێندنی ئەوێ بۆ خوێنکارە کوردەکان و ئەوانی بۆ دەرەوەی وڵات وەکو نێودەوڵەتی گرانە. ئەگەر حکوومەت بتوانێت یارمەتی ئەو خوێنکارانە بات من حکوومەتی ئەوێ و قوتابخانەی ئەوێ یارمەتی مایات. ئاسانکاریان کردووە پێویست یاخود ئاڤانخان باسیەوەت کرد جیاوازی چ جیاوازێکەیە لە ئەو زانکۆی لە بەریتانیا خوێنی لەگە ئەو زانکۆی لە فەڕەنسا کامیان ئاسانکاری زیاتری کردووە کامیان شێوازی ئەکادیمی مەسەن بۆ نمونە لەگەڵ تۆیا گونجاوە. هەردوو قوتابخانەکە دانیشگەکە جامعەکە یارمەتی تەیان بەڵام هەردووکیان باشترین و کۆنترین جامعەن لە هەردوو وڵاتەکە. ئەو خوێنکارانش وەرەگرن کە تەقدیمەکەن پێشکەشەکەن کە بخوێنن لەوێ ئەوێ باشترین و جوانترین ئیش و خوێندن لەلایەن هەبێت چکە پێیان خۆشە ئەوانیش کە ئەو تەلەبانی لە لای ئەوان دوای بڕوانامە وەرەگرن یەکێک من لە خوێنکارە لە تەلەبە ناجەحەکان و بتوانن شتێک هەم بۆ وڵاتەکەی خۆیان هەم بۆ ئەوانیش لەلایەن هەبێت. بەڵێ ئاڤانخان من دواپرسیارە لێ ناکەم بەڵام پێم باشە لە ڕێی پرۆگرامی بەیانی کورسانی وزەوە چ پامێکتیە بۆ خوێندکاران یاخود ئەوەی کە لە سەرەتاوە باسمان کرد سووربوون و ئیرادە و متمانە بەخۆبوون. بەڵێ پامەکەمەوە داوایان لێکەم ئەوانەی کە بەتەمای خوێندنن کە ئەیانەوەی بڕوانامەیەکی باشتر وەرگرن بەردەوام بن کۆڵ نەدەن کات ئەڕوات بەڵام خوێندن هەموو کاتێک خۆشە و ئینشاءڵڵا بتوانن هەم بۆ خۆیان هەم بۆ وڵات و شارەکان شتێکی باش بەجێبهێنن. ئێمە وەکو کوردێک لێ پێمان خۆشە و ئەو کوردانی کە لەبێن ئەتوانم بڵێم هەموویان ئەگەر خۆشیان نەبێ مناڵەکانیان لە بواری خوێندنە جوان و باش ئەخوێنن هەمویان لە پلەیەکی باشان داوای لێکەم هەمویان بە تایبەتی لە بواری خوێندنە ئیشکردنی ڕۆژانە و ژیانی ڕۆژانە و پارەی مانگانە هەر پیا ئەکرێت و ژیان هەرە ڕوە بەڵام خوێندن هەنێ جار دەرفەتێکی گەورەیە بتوانن بەردەوام بن و هەوڵ بن ئینشاءڵڵا. بەڵێ خات و ئاڤان حەسەن بەڵێ دانیشتووی سلێمانی بەڵام ئێستا دانیشتووی بەریتانیا هیوای سەرکەوتنت بووە خوازین بە هیوای بڕوانامەی زیاتریش لە بوارە جیاوازەکاندا ئینشاءڵڵا بۆ هەموو خوێندکارە کوردەکانی کەش ئینشاءڵڵا. زۆر سپاس